Amade beket. شيء من الدور وشكر دورة بيشمرقينا أبوكا بصايا وشكرا سركفتن بيشمرقي أبوكا أمراهن وقد يرين وهنقا درچونا زوجا زوجو وخلا جراششي لا ساري 88 و 89 ئەوی شێ دەکەم هەتا ئێستاکە تقریبا لە 91ەوە ئەوە دوکانی خۆم هەیە ئەلیرانەمە ڕۆژانە سیارە دێک دوو دێ سێ دێ دەعم دەکات لۆیان چا دەکەی وەرگەڕات دێ ئەو ئیشکار و کاسی بمێ تا ئێستا دوێنێ ئێوارە سیارەکەمان بەرکەوتنەک پێکات لە جادەی 100 مەتری بە خۆزانانی سەر شار زۆر قەرەباڵغا ئێستا کە سیارەکەمان خەسارەی هەیە و دەین سنیایتمانە سەلای وەستا بە خۆشحالی لە بۆمان چا دەکاتن و خەسارە شتەکەش دەکەوتە ئەستۆی خۆمان. ڕۆژانە چەندەها سیارە دێت ئێرە وەکو دەعەم وەکو وەرگەڕای زۆرە یعنی لە عەد دەرچووە سیارە زۆرە هۆیەکانیشی زۆری ئیستیعامە و قەرەبارغە و جادەیە و هەرچەندە پابەندی بڕێنەکانی چۆ هێشتا کەمە خەڵکانێکی زۆر وەردەگەڕێت دەعەم دەکە هەندێکیان چا دەکاتەوە هەندێکیان دەیفرۆشێ لەبەر ئەوەی پارە نییە پێی چاکاتەوە. ئەمە لێرە ئەم مادە کە بە سوورەتی تەقریبەن جامدە ئەخریە بۆ دەستگا ئەم دەستگا خۆمان دروستمان کردگە نمونەی لە هیچ کوێنەی ئێرانە نییە بەناو خۆشمانەوە سەبت کریاگە ئەم دەستگا ئەیتێرێت بدونە دخاڵەتت دەست بێ ئەوە کە دەست تیا دخاڵەت بکات تێت لێرە سلفون ئاتە ژیرە سلفون ئاتە بانی تێرێتی قەشەنگ ڕێک یەکات و تەنزیم یەکات ئەمە لەواشەکێکە کە بۆ ئەتحادیە ئەوروپا چێت بە 20 کشوەر سادە دەوێت بە مەرکەزیەتە سوئد دەچێت بۆ سوئد و لە سوئددا بڵاو ئەکرێتەوە لە ناو ئەتحادیە ئەوروپا.